ئەگەرچی لە مانگی ڕەمەزان زۆر دڵنیاییمان ئەدا زۆر قسەمان لەسەرەوە کرد کە پێویستە وەرزش بکرێت و وەرزشکاران دانەبڕێن لە ئێوەرانی کورساتەوەمانەوت ئێستاش لە سپۆرت مەگەزین چەند نمونەیەک باسەکەین کە لە مانگی ڕەمەزان و لە جەژنیشە وەرزش کراوە وەکو ئەو پاڵەوانە وەرزشیە محەممەد ساڵح کە پاڵەوانێکی وەرزشی قەزای سۆران و هەرێمی کوردستانە کە ساڵانێکە لە بواری هونەرە بەرگریەکان و لە یاری MMA بۆ بە ژمارەیەکی گەورە هەمیشە باوکی لەگەڵیەتی باوکی بە جلوبەرگە کوردیەکە و بە ڕۆحێتە گەورە کوردیەکەیەوە یەتە ناو حەلەبەی یاریەکە و باوەش بە محەممەد ئاکات و هەموو یاریەکانی بردوتەوە بەرزێکاتەوە لە دوهەمین یاریشیانە کە لە یاری پرۆفشناڵی محەممەد بوو توانی لە یاریزانێکی تورک بباتەوە پێتان دەڵێم محەممەد لە ڕەمەزانە چۆن مەشقی کردووە و چۆن باوکیشی لەگەڵیا هاوکاری کردووە. بەڵێ یاریزانی لاو یاریزانی کورد محەممەد سەلاح یەتە ناو یاریگای CFL بۆ ئامنجاندانی یاری پرۆفشناڵی خۆی. ئەمە دوهەمین یاری محەممەد ساڵحی ئەم وەرزشکارە بە توانایی کووردە کە دانیشتووی قەزای سۆرانە. محەممەد لەم یاریەدا کارێکی پرۆفشناڵی خۆی بوو لە یاریزانێکی تورکی بردە و توانی لە ئیڤنتەکەی CFLی ناوەندی وەرشی کوردستان بە کەمترین کات بردنەوە بەدەستبێنێ. محەممەد هەر لە دوای بردنەوەکەی هەواداران و کە سوکاری بە تایبەتی باوکی زوو گەشتە ناو حەلەبەکە و باوەشی بە محەممەدا کرد و بە جلوبەرگە کوردیەکەوە خۆشەویستی خۆی بۆ کوڕەکەی پیشانەدا. محەممەد لە دوای ئەم سەرکەوتنە خەونی گەورەی هەیە بۆ ئەوەی لە پاڵەوانێتیەکانی دەرەوەشە ئاستێکی سەرنجڕاکێش پیشان بات و ژیانی پیشەگەری خۆی دەست پێ بکە. ئەم وەرزشکارە لە مانگی ڕەمەزانیشە بەردەوام بووە لەسەر مەشقەکانی ئەگەرچی لە هۆڵی وەرزشیشان نەبووە بەڵام ماڵی ڕووی خۆیان و ژوورەکانی خۆیانی کردو بە شوێنی مەشق و ڕاهێنان و زۆرانبازی تا ئەوەی کە گەشتە ئەوەی کورتە ڤیددیۆیەکی لای خۆی بڵاو کردوێتەوە. محەممەد لەگەڵ براکەی و هەروەها لەگەڵ باوکی زۆرانبازی دەکات و پێمان دەڵێ مانگی ڕەمەزان نەبووە بەهۆی وەستانی محەممەد لە مەشق و ڕاهێنان. ئەمە ڤیددیۆکەی محەممەدە لەگەڵ کاک ساڵحی باوکی کە بووە بە جێگەی سەرنجی تەواوی بینەرانی ڤیددیۆکە لە سۆشیال میدیا.